دووهەم لە فەزڵ و گەورەی ناوەکانی خودای پەروەردگار ئەوەیە گەورەترین کاریگەریان هەیە بۆ دوعا گیرابوون، بۆ ئەوەی کە ئینسان بە ناوەکانی خوای گەورە بپاڕێتەوە دوعای ئەو کەسە قبول دەبێت. خوای گەورە دەفەرمێ وەلله الأسماء الحسنى فادعوه بها. خوای پەروەردگار خاوەنی هەرە ناوە جوان و ناوە بەرزەکانە، پێمان دەفەرمێ بەو ناوانە بپاڕێنەوە و داوا لە خودای پەروەردگار بکەن. لە فەرمایشتی پێغەمبەردا هاتووە کە فەرمایشتێکی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم، پێغەمبەر گوێی لە پیاوێک بوو کە دەپاڕایەوە و دوعای دەکرد بە ناوەکانی خودای پەروەردگار. دەیفەرموو اللهم إني أسألك، ئەی خوای پەروەردگار داوات لێ دەکەم، أني أشهد أنك أنت الله، شاهدی دەدەم ئەی پەروەردگار کە تۆ أنت الله لا إله إلا أنت الأحد الصمد، شاهدی دەدەم بەوەی کە هیچ پەرستراوێکی بە حەق نییە کە شیاوی پەرستن بێت بێجگە لە تۆ ئەی پەروەردگار، بە ناوی الأحد الصمد دەپاڕایەوە، الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. پێغەمبەر گوێی لە پیاوێک بوو کە ئاوا بەو شێوازەیە دەپاڕایەوە. جا پێغەمبەر فەرمووی لقد سألت الله بالاسم الذي، ئەتۆ بەڕاستی پاڕایەوە و داوات کرد بە ناوێک کە ئیذا سئیل به ئەعطا، ئەگەر بەو ناوە هەر کەسێک بپاڕێتەوە بە شەرت و مەرجی خۆی ئەوەی کە داوا بکە خوای پەروەردگار پێی دەدات. وفرمووی وإذا دعي به أجاب، و هەر کەسێک بەو ناوانە بپاڕێتەوە هەر دوعایەک بکە خوای پەروەردگار دوعایەکەی گیرا دەکات. بەران چەند گرنگە فەزڵ و گەورەی ناوەکانی خودای پەروەردگار. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم بەو پیاوەی کە بە ناوەکانی خوای گەورە دەپاڕایەوە بە الأحد الصمد دەپاڕایەوە، فەرمووی هەر کەسێک بەڕاستی بە ناوێک پاڕایەوە ئەگەر ئینسان بەو ناوە بپاڕێتەوە خوای گەورە دوعای گیرا دەکات، داوای هەر شتێ بکات خوای پەروەردگار پێی دەدات. کەواتە داوا بکەین بە ناوەکانی خوای پەروەردگار بپاڕینەوە بۆ ئەوەی کە ئینسان چاکتر دوعایەکانی گیرا بێت، ئەوەش هۆکارێکە بۆ ئەوەی کە ئینسان دوعایەکانی باشتر گیرا ببێت.